سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ئێمە بینەرانەوە ئەبمەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەم بەرنمەیە. بینەرانی ئازیز، ئەم ڕۆژانە لە دۆخێکی زۆر ئالۆزداین. کوردستانی ئێمەش لە ناو جەرگەی ئەم ئالۆزیانەدایە. ئەگەر و پێشاتەکانی زۆرن، نیگەرانیەکان زۆرن، شەڕێک هاتووتە ئاراوەکە خواستی ئێمە نەبووە. دیارە بە هەمان منتیق بۆ ئێمە ینی لە پێناو مافە پێشلکراوەکانی ئێمەدا بەرپا نەبووە و ئێمە واتە خەڵکی ستەم دیتوی ئێران تیادا زەرەرمان دەبین. هەر بۆیە دەبێت دەست بەجێ ڕابگیردرێت. بەڵام ئەم داوایە بەداخەوە ئێستا لەلایەن ئەو هێزانەوە کە بڕیاردەر و سەبەبکاری هەڵگیرسانی شەڕبوون لە هەردوو بەرەی شەڕەکە گوێیەک نییە بۆ بیستنی. ئێستاکەش کە پێکەوە قسە دەکەین بەداخەوە شەڕ هەروە بە توندی جامەی هەیە تا ئەو جێگایی بەلایەنی ئەمریکا و ئیسرائیل دەگەڕێتەوە داوای تەسلیمبوونی بێشەرت و مەرجی کۆماری ئیسلامی یەکەن و کۆماری ئیسلامی جارێ هەر باسی مقاومەت دەکات. بەڵام ئەم مقاومەتە تاکوێ بڕاکات. بۆ خۆشیان دەزانن کە ئەوە ناتوانێت درێژ ماوە بێ، چۆن هەرچی زەمان دەگوزارێ پێکاتێ دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕوو لە کزی و لاوازیە. کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای شەڕەکەەوە هەوڵیدا بە بەرفراوانکردنی مەیدانی شەڕ هەزینەیەم شەڕە بۆ ئەمریکا و ئیسرائیل بباتە سەرێ و ماوەکەی درێژکاتەوە. لە درێژەم سیاسەتدا هەرێمی کوردستانیش کراوە ئامانجی هێرشەکانی کۆماری ئیسلامی و پەیتا لەلایەن هێزە نیابەتیەکان لە عێراق هێرش دەکرێتە سەر بنکە و بارەگای ئەمریکا لە هەرێم و ئەلبەتە بەم بیانیوەوە لە پەلامار بۆ سەر بارەگای لایەنە سیاسیەکانیش دەست ناپارێزێت و سەرجەم نیگەرانێکی زۆریان لە نێو خەڵکی هەرێمی کوردستان پێکێنەوە. ئەمە لە حاڵەکدایەکە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش بێلایەنی خۆیان لەم شەڕە ڕاگەیاندووە. بەڵام کۆماری ئیسلامی کە لە زەلکاوی نقمبووندایە کوێرانە پەل بۆ هەموو شوێنێک دەکتوێ بۆ ئەوەی بە خەیاڵی خۆی بتوانێت دەرفەتێک بۆ ڕزگاربوون پەیدا بکات. کەچی ڕۆژ بە ڕۆژ بەم کارانە و بەم سیاسەتە چەوتانە دەرفەت دەکوژێ و لە زەلکاوێکدا کە خۆی بەدەستی خۆی دروستی کردووە نقم دەبێت. لەم ماوەدا هەڵبژاردننی موشتەبا خامنەی وەک ڕێبەری سێهەم جێگای سەرنجە. پێش هەموو شتێک ئەوەمان پێ دەڵێت کە تەنانەت ئەم دەسەڵاتە زەحمەتی شاردنەوەی ماهیەتی دیکتاتۆرانەی سیستەمەکەی بەخۆی نادات. گواستنەوەی دەسەڵات لە باوکەوە بۆ کوڕ ئەوەش لە حکوومەتێکدا کە کارنامەکەی لەگەڵ کوشتاری خەڵک لە کوردستان، سەرکوتی ئاغازادی خوازان، پەلکێشکردنی وڵات بۆ ناو جەنگێکی ماڵوێرانکەر، تاڵانی ماڵ و دارایی گشتی و خەرشکردنی لە ڕێگای گروپە شیعەکانی ناوچەکان، هەڵاواردن و سەپاندنی بێمافی دژی ژنان و نەتەوەسلەملەکراوەکان لە ناوبردننی ژینگە و وێرانکردنی ئابووری گرێ خواردووە هیچ پەیامێکی تێدا نییە جگە لە بەردەوامی هەمان خولی دەسەڵات و سەرکوت و بێمافی. حکوومەتێک کە بۆ پاراستنی خۆی هەیولایەکی بەناو سوپای پاسداران دروست کرد، ئێستا دەیەوێت میراتی ئەم هەموو ئازار و خوێنەش دەست بەدەست بکات. لە ئەوە دۆخێکدا وەڵامی خەڵکی وەگیان هاتوو لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئاشکرایە. ئەم ڕیزبەندیە نە مەشروعە و نە قبوڵکراویشە. خەڵک باش دەزانن تاج و تەختێکی کە لەسەر خوێن و ئازار بۆنیاد نرابێ بە گۆڕینی ناوەکان ڕوخسارەکان ناگۆڕدرێت. گومان لەوەدا نییە کە کۆماری ئیسلامی ڕزگاری نابێ، سەرنجام ڕێگایەکی جگە لە تەسلیمبوون یان لە ناوچوون لە بەردەستانیە. دەرهەر حاڵ دەبێت چاوەڕوان بین بزانین لە ڕۆژەکانی داهاتوودا چەندە ئەم ئەگەرە قورسە نزیک دەبینەوە. Suri şorşine de şakele Da çake Lejire vala sura
سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنی ڕووبا دوژمن دەخوێنێ منم مەڵای سووری شۆڕێژی لێدەشاکێنی سووری شۆڕژی لێدەشاکێنێ من باچەکێ لە ژێرەوە هاڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنی ڕووبا دوژمن دەخوێنێ مەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە منم مەڵا سووری شۆڕێژی لێدەشاکێنی سووری شۆڕژی لێدەشاکێنێ من باچەکێ لە ژێرەوە هاڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنی ڕووبا دوژمن دەخوێنێ بەرزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی بەرزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی منم مەڵا سووری شۆڕێژی لێدەشاکێنی سووری شۆڕژی لێدەشاکێنێ من باچەکێ لە ژێنەوە هاڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنی ڕووبا دوژمن دەخوێنێ ئەو شەڕەی ئەمڕۆ لە نێوان کۆمەری ئیسلامی لەلایەک و ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی ترەوە لە ئارادایە ڕۆژ بە ڕۆژ ڕەهەندی بەربڵاوتر بەخۆیەوە دەگرێت و ئاسی وێرانەکانی بەربڵاوتر دەبێت. هێرش ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ تێکشکاندنی ناوەند و بنکە سەربازی ئەمنی و حکوومەتیەکانی کۆمەری ئیسلامی بە توندی بەردەوامە. بەشێکی گرنگی ئەم هێرشانە لە شار و ناوچە جۆراوجۆرەکانی کوردستان ئەنجام دراون. شارەکانی سەردەشت، بانە، مەریوان، سنە، پاوە، بۆکان، مەهاباد و شار و ناوچەکانی تری کوردستان چەندین جار کراونە ئامانجی ئەم هێرشانە. لە بەرامبەر ئەم دۆخەدا ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ مانەوەی خۆی پەنای بردووەتە بەر یەکێک لە ناسراوترین و دژەمرۆیترین شێوازەکان کە بریتیە لە نیشتەجێکردنی هێزە سەربازی و ئەمنیەکان لە نێو خەڵکدا. هێزەکانی سوپای پاسداران و ئۆرگانە سەرکوتگەرەکانی تر لە قوتابخانە، مزگەوت و شوێنە گشتیەکانی دیکەدا جێگەیکراون تا بەکردەوە خەڵک وەک قەڵغانی مرۆیی بەکاربهێنن. ئەم دۆخە نیشانی دەدات کە لەم شەڕەدا گیان و ژیانی خەڵک بۆ هیچ کەم لە لایەنەکانی شەڕەکە گرنگ نییە. لە لایەکی دیکەشەوە کۆماری ئیسلامی بۆ مانەوەی خۆی خەڵک دەکاتە قەڵغانی مرۆیی و لە لایەکی تریشەوە دەوڵەتانی ئەمریکا و ئیسرائیل بە دوای ئامانجە سەربازی و سیاسیەکانی خۆیاندا دەگەڕین بەبێ ئەوەی چارەنووسی خەڵکیان بۆ گرنگ بێ. لاوادۆخێکدا دەبێ خۆمان لە فکری خۆمان دابین. پێویستە تا بۆمان دەکرێت لە ناوەندە سەربازی و ئەمنیەتیەکان دوورکەوینەوە. پێویستە هەواڵ و زانیاری دروست بە یەکتر بگەینین. ئێستا کە تۆڕی پەیوەندیەکان پشراوە ئەمە ئەرکێکی گرنگە.
پێویستە ئیمکاناتی پزیشکی و ئاگرکوژێنەوە لە هەر گەڕاکێک ئەوەندەی کە ممکنە ئامادە بکەین. پێویستە لە هەر ڕووداوێکی نەخوازراودا بەهانەی زیان لێکەوتوانەوە بچین و یارمەتی پێویستیان پێبگەێنین. پێویستە لە هەر گەڕاکێک و بەگشتی تەواوی شار و گوندەکان ناوەندەکانی خزمەتگوزاری بۆ گەیاندنی خزمەتی پێویست ڕێک بخرێت بۆ هەمووی ئەمانە و لەوانەیە زۆر بابەتی تریش پێویستە هەڵسوڕاوان و چالاکوانان قۆڵی هەمەتی لێ هەڵماڵن و پێکەوە لە تۆڕێکی لە یەک هەڵپێکراودا کار بکەن بۆ ئەوەی تا ئەو جێگایە کە ئیمکانی هەیە زەرەر و زیانی شەڕ قورسایی نەکاتە سەرشانی خەڵک و ئەم تۆڕانە کە لە ڕۆژانێکی وادا ڕێک دەخرێن دەتوانن ببنە هەوێنی ڕێخستنی بەرفراوانتر و خۆ ئامادەکردن بۆ ئەو کاتێکە دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە کوردستان بە تەواوی فەشەل دێنێ و بۆشایی دەسەڵات دروست دەبێ. ئەم بۆشاییە دەبێ بەم تۆڕە کۆمەڵایەتیانە پڕ بکرێتەوە و هەنگاو بنێ بۆ ئازادکردنی کوردستان. ئەو کات دابینکردنی ئەمنیەت و ئاسایش و دابینکردنی بەڕێوەچوونی ژیان لە گەڕەک و شار و بەگشتی لە کوردستان دەبێتە ئەرکێکی سەرەکی. لە کۆتاییدا دەبێ بڵین وەڵامی خەڵکی کوردستان ئەوەیە نەدەبینە ئامرازی حکوومەتەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ وێرانکردنی وڵاتەکەمان نەوەک مەڕێکی بێدەنگیش لە ماڵەوە چاوەڕێ دەکەین تا فاشیزمی تاران ئانکارە و دەسەڵاتدارە گەندەڵەکانی ناخۆ سەرمان ببڕن. ئێمە بەرەی سێهەم هەڵدەبژێرین، بەرەیە کە پشبەستووە بە خۆمان، بە کرێکاران، بە مامۆستایان، بە ژنان و بە گەنجان. ڕزگارکەر لە ئاسمانەوە نایێت، ڕزگارکەر لە ناو خودی ئێمەدایە.
لە ئەوە بارودۆخێکدا کە پێشتر باسمان کرد دەنگ و باسێکی کە ئەم ڕۆژانە لە مدیاکان و ناوەندە سیاسیەکاندا دێتە گۆڕێ نیگەرانیەکی جددی واقعی بۆ خەڵکی کوردستان و هێز ئازادی خوازەکان دروست کردووە. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە ئەمریکا و ئیسرائیل لە بەرنامەیاندایە هێزی چەکداری هەندێک لە حیزبە کوردستانیەکان وەک هێزی زەمینی لە شەڕی دژی کۆماری ئیسلامی بەکاربهێنن. بە وتەی بەرپرسانی ئەمریکا و ئیسرائیل و هەروەها هەندێک سەرچاوەی سیاسی گەڵاڵەیەک لەژێر لێکۆڵینەوەدایەکان لەسەر بنەمای ئەم گەڵاڵەیە هێزی چەکداری حیزبە کوردیەکان بتوانن لە خاکی هەرێمی کوردستانەوە بچنە ناو ناوچە کوردنشینەکان ئێران و کۆنترۆڵی بەشێک لەو ناوچانە بگرنە دەست. هەرچەند تا ئێستا وردەکاری ئەم گەڵاڵەیە بە وردی باس نەکراوە، بەڵام گۆیە لە چوارچێوەی ئەم گەڵاڵەیەدا هێزە چەکدارەکانی ئەم حیزبانە وەک هێزی زەمێنی بۆ بەرەو پێشبردننی ئامانجە سەربازی و سیاسیەکانی ئەمریکا و ئیسرائیل بەکاردەهێنرێن. ئەلبەتە تا ئێستا بەخۆشیەوە هیچ کەم لەلایەنەکان گەڵاڵێکی وایان پشتڕاست نەکردووەتەوە، چونکە دەرەنجامەکانی سیاسەتێکی لەو شێوەیە بۆ خەڵکی کوردستان زۆر ڕوون و لە هەمان کاتدا زۆر مەترسیداریشە. چوونی هێزی چەکداری ئەم حیزبانە بۆ ناوشارەکانی کوردستان لە کاتێکدا کە ڕژیمی تەرەن هێشتا لەسەر دەسەڵاتە بەکردەوە بە واتای کردنی کوردستان بە ناوەندی سەرەکی شەڕە. لەو حاڵەتەدا شار و گوندەکانی کوردستان دەبنە گۆڕەپانی ڕاستەوخۆی شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئەو هێزانەی لەلایەن ئەمریکا و ئیسرائیلیشەوە پاڵپشتی دەکرێن و یەکەم قوربانیەکانیشی بریتیە لە خەڵکی بێدەفاع. هەڵبەت بە ناوبڕێکی کورد وەربگرین، اینجا باسەمان ئێدامە پێدەین. فەرموون. شماڵی هێڕەشنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمە مەوژی لەمای دوایە زاران ئەوێ پژان دیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوک کوژراو هێرمێز کەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینام باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم دەلەرزێنێ
سەلان لە بندنم هەموو گیانە هاژێنم دەهاژێنم من ڕووناکی ئاسۆژینم وەک تاوەڵیم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان. ئەزمونە مێژوویەکان بەڕوونی نیشانی دەدەن کە پشبەستن بە سیاسەت و بەڵێنی زلهێزەکان چ دەرەنجامێکی چاڵی لێ دەکەوێتەوە. لە ساڵەکانی 1990 و 1991دا دوای شەڕی کەنداو کاتێک خەڵکی کوردستان بە ڕاپەڕینی خۆیان هەرێمی کوردستانیان ئازاد کرد، سەرەڕای ئەو بەڵێنانەی کە دەوڵەتی ئەمریکا بە حیزبە ئۆپۆزیسیۆنە کوردەکانی دابوو، کاتێک سوپای سەدام هێرشە بربڵاوەکانی دەست پێ کرد، ئەمریکا و هاوپەیمانەکانی بەکردەوە خەڵکی کوردیان تەنیا هێشتەوە. ئاکامەکەی بریتی بوو لەوەی کە سەدان هەزار کەس لە خەڵکی کوردستان عێراق ناچار بوون ماڵ و حاڵی خۆیان جێبهێڵن و ئاوارەی شاخ و کێوەکان بن و زۆرێک لە منداڵان و بەسەڵاتچوانیش گیانیان لەدەستە. لەم ساڵانەی دوایشدا ئەزموونی بزوستنەوەی خەڵکی کورد لە سووریا نمونێکی تری بەرچاوی هەمان ئەو ڕاستیەیە. هێزە کوردیەکان لە سووریا چەندین جار لەگەڵ مەترسی بە تەنیا جێهێشتن لەلایەن هاوپەیمانە نێودەوڵەتیەکان بەرەڕووبوونەتەوە و هەر جارە و بە گۆڕانی هاوکێشە سیاسی و سەربازیەکان سیاسەتی زلهێزە جیهانیەکانیش گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەمانە تەنیا دۆ نمونە بوون، بەڵام بەداخەوە مێژووی خەڵکی کورد پڕە لە ئەزموونی تاڵی لەو شێوەیە. ئەم ئەزمونانە بۆ خەڵکی کوردستان هاڵگری وانەیەکی ڕوونن. سیاسەتی زلهێزەکان نەک لەسەر بنەمای پابەندی ئەخلاقی بەڵکو لەسەر بنەمای بەرژەوەندی کاتی و سات و سەودای شاراوە دادەڕێژرێت. سەرباری هەموو ئەمانە نابێت لە لێکەوتە ناوچەیەکان و لە سناریۆیەکی لەو چەشنە غافڵ بین. لە ئەگەری پەرەسەندنی تێکەڵچوونەکان و بەشداری هێزی چەکداری حەزبە کوردستانیەکان لە شەڕدا، هەرێمی کوردستانی عێراقیش دەکەوێتە بەر مەترسیەکی جددی. کۆماری ئیسلامی و گروپەکانی حەشتی شعبی هاو ئاراستەی ئەو ڕژێمە لە عێراق چەندین جار نیشانیان داوەکە بە مەبەستی گوشارخستنە سەر خەڵکی هەرێمی کوردستان ئامادەن دەست بۆ هەر کارێک بەرن. لە هەمان کاتدا ڕۆڵی دەوڵەتی تورکیاش لەم هاوکێشانەدا نابێ پشتگوێ بخرێت. دەوڵەتی تورکیا هەمیشە پرسی کوردی لە گۆشەنیگای ئاسایشی ناوخۆیی خۆیەوە چاولێ کردووە و لە هیچ دەرفەتێک بۆ سنوورزارکردن و شکەستێنان بە بزوستنەوەکانی خەڵکی کورد لە ناوچەکەدا درێغ ناکات. گۆڕانکاریەکانی ئێستا دەتوانێت دەرفەتێک بۆ دەوڵەتی تورکیاش بڕەخسێنێت تا بە دەستێوەردانی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لە کاتێکی هەستیاردا گورزی خۆی لە بزوستنەوەی ڕەوای خەڵکی کوردستان بوەشێنێت. هەموو ئەمانە پێمان دەڵێت کە دەبێ بە وریاییەوە مامەڵە لەگەڵ پێشاتەکان بکرێ و خەڵکی کوردستان پێ نەنێتە ناو شەڕێکەوەکە لە قازانج و بەرژەوەندی خۆیدانە. کەوا بێت دەبێت چه بکرێ. هێزی پێشمەرگە ئەرکی چی دەبێ و چۆن دەتوانێت لەم دەرفەتە ئیسپادە بکات. هەڵبەت لەم بارەشەوە کاگە عەلی نامێکی بۆ ناردوین و دەڵێت مێژووی سیاسی کوردستان بەردەوام لە نێوان دوو وشەدا باسی پێکراوە: فیداکاری خەڵک و خەیانەتی هاوپەیمانان. ئەمڕۆ لەوە دەچێت کە جارێکی تر ئێمە لەسەر لێواری نۆیەمین تاقیکردنەوەی دووبارەی ئەم مێژوویەدا بین. راپۆرتی ڕۆژنامەی بریتانی تەلەگراف ئاشکرای دەکات کە لە 75 ساڵی ڕابردوودا کوردەکان بە هاندانی ڤاشنگتۆن 8 جار سەرهەڵدانیان کردووە و لە هەر 8 جارەکەدا خەڵک بەهای گەورەیان داوە و پاشان لە بەرامبەر دەوڵەتانی سەرکوتگەردا بەجێ هەڵدراون. ئەمڕۆ بەلبەرچاوگرتنی ئەم مێژووە و دەزوەرگرتن لێ ئاگاداریەکی جددی ئەوەیە کە خەڵکی کوردستان نابێت ببێتە پیادە نیزامی پرۆژەیەکە ئامانجەکەی نازادی بەڵکو مامەڵە لەسەر نەوت و تەسویە حسابی خوێناویە. دۆناڵد ترامپ ڕۆژی 15 ڕەشەمە لا گفتوگۆ لەگەڵ CNN پەردە لەسەر بێشەرمی سیاسەتێک لادەدات کە تیادا بە بۆچوونی ئەو ئازادی و دیموکراسی کەمترین بەهایان نییە. ترامپ بە ئاشکرا ڕایگەیاند کە لەگەڵ سەرۆکێکی ئاینی نادیموکراتیک لە ئێران هیچ کێشەکی نییە.
بەمەرجێکە ئەو سەرۆکە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل باش مامەڵە بکات. ئەم دانپێدانانە بەڵگەیەکی ئاشکرایە سەبارەت بە خۆشەویستی قوڵی ترامپ بۆ بەرمیلەکانی نەوت کەوابوو بۆ بازرگانیەکی کاخی سپی دیکتاتۆرێکی ڕامکراو کە دەستڕاگەیشتنی ئاسانی بە نەوتی ئێران بۆ دابین کات زۆر سوودمانترە لە ئێرانێکی دیموکراتیکە لە جەرگەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە. کەوابوو ئاشکرای ترامپ بە دوای ڕزگارکردنی ئێمەوە نییە، ئەو بە دوای گرێبەستێکی بازرگانی نوێدایە لەگەڵ دیکتاتۆرێکی دیکە لە تاران. لەم بازاڕە ئاڵۆزەدا کە سەرمایە حکوم دەکات، کوردەکان تەنها وەک زەختی مەیدانی بۆ هەرزانکردنی بەهای مامەڵەکە بەکاردێن و دەست بەجێ دوای واژۆکردنی هەر گرێبەستێک یەکەمین قوربانی ئەم مامەڵەیە دەبن. لە لایەکی دیکەوە کۆماری ئیسلامی وەک دەستگایەکی تاوان و سەرکوت و بێمافی کوردستانی هەموو کات بە چاوی دیل بینیوە، کاتێک لەگەڵ مەترسی تێکەڵشوونیان هێرشی دەرەوە ڕوبەڕوو دەبێتەوە. هیچ شەرمی نییە کە بە بەکارهێنانی بەهانێ هاوکاری لەگەڵ بیانیەکان کوردستان بکاتە مەیدانی تۆڵەسەندنی کوێرانە و کاوەلی بکات. کەوتن ناو تەڵای بەڵێنە پوچەکانی ئەمریکا و ئیسرائیل هەمان بەهانەیەکە تاوانکارانی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتی جوڵانەوەی مافخوازانە ئێمە پێویستی پێەتی. ئێمە نابێت ڕێگا بدەین کوردستان ببێتە مەیدانی جەنگی نیابەتی کە تیادا سوودەکەی بچێتە گیرفانی کارخانەکانی بەرهەمهێنانی ئامڕازەکانی جەنگ و بەرمیلەکانی نەوت کە ئاکامەکەی لە ناوچوونی ژێرخان و کوشتاری خەڵکی ئێمەیە. جەریانی کوردبین کە بەرژەوەندی یان دەسەڵاتی خۆیان تەنها لە بەندوبەست لەگەڵ هێزە دەرەکیەکاندا دەبینن بۆ شوونێکی ترسناکە کە خەڵکی کورد دەبێت تێچووی قوڵی ئەم سەرکێشی و قومارە سیاسیە بدەن. کاتێک ترامپ باشکرا دەڵێت سەرۆکی داهاتووی ئێران پێویست نییە دموکرات بێت، واتە ئەو لە ئێستاوە بۆ سەربڕینی هەر داواکاریەکی نەتەوەییمان چەکی سپی واژۆ کردووە. ئێمەش دەبێ وریابین و بزانین لەکوێ و چۆن هێزی خۆمان بەکار دێنین و چیمان دەست دەکەوێ. بێگومان تا ئەومانە بۆ ڕوون نەبێتەوە نابێت ببین بە ستونی پێنجەمی کەسێکە بەڵێنەکانی کەمترین متمانەی سیاسیان نییە. هێزی ئێمە لە وشیاری جەماوەری بۆ پاراستنی کوردستاندایە. ئێمە نابێت باوەشێنی ئاگرێک بکەین کە لەلایەن کەسانی دیکەوە دەکرێتەوە و دووکەڵەکەی دەچێتە چاوی خەڵکی ئێمەوە. ئەمڕۆ لە نۆیەمین تاقیکردنەوەی مێژوویدا هەڵبژاردننی نێوان ئامرازبوون یان زیندومانەوەیە. ئێمە نە بە دوای جەنگی نیابەتی بۆ ترامپین و نە ڕێگا دەدەین کۆماری ئیسلامی ئێمە وەک قوربانی بۆ مانەوەی خۆی بەکار بهێنێت. پشبەستن بە سربەخۆی سیاسی و زیرەکی مەیدانی تەنها ڕێگای تێپەڕبوون لەم قۆناغە هەستیارەدایە. کاتی ئەوە گەیشتووە کە بە منتەقێکی دروست و بەهێز ڕای بگەێنین کوردستان ئەیتر قوربانی نەوتی ئێوە و تاوانی ئەوان نابێت. ئێمە بۆ مانەوەی نەتەوە و گەیشتن بە مافەڕەوەکانی خۆمان دەجەنگین، نەک بۆ ئەوەی ببین بە بەشێک لە فاکتەری کڕین و فرۆشتنی هێزی جیهانی لە پێناو بەرژەوەندی خۆیاندا. ئێمەش بەرژەوەندی خۆمان هەیە. ڕزگارکردنی کوردستان لە ستەم و نابەرابەری و بێعەداڵەتی و هاوپشتی لەگەڵ بزووسنەوەی ڕزگاری بەخش لە سەراسەری ئێران. ئێوە باشکرا ڕایدەگەینین ئەگەر ئەو دەرفەتە دروست بێت کە دەستگای سەرکوتی ڕژیم تێک شکا بێت و ئیمکانی کاولکاری نەمابێ، ئەو کات هێزی ئێمە تەنها بە پشبەستن بە ئیرادەی سربەخۆ و هێزی جەماوەری خەڵک کوردستان لە پاشماوەی داگیرکەران پاک دەکاتەوە و دەسەڵاتی ڕاستەخۆی جەماوەری بۆ بڕیار لەسەر چارەنووسی خۆیان مسۆگەرەکات. هر شیری دستی بکە ئاڵگیری بێ باکین داواکاری دنیای پاک دنیای بێ چەوسانەوە حکمی بەدەستگەلانەوە حکمی سووری کرێکارە سۆسیالیزمە ئەسۆی جیهان ڕووخاندنی چەوسێنەرە ڕووخاندنی چەوسێنەرە پێشمەرگەی کرێکارانی پشتیوانی دووتیایانی پێشمەرگەی
کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کۆمەڵەی زەحمەت کێشانی کاگ یەحیا نامێکی بۆمان ناردوویە و نووسیبێتی ئێستا کە پێکەوەی قسە دەکەین چوونەوەی هێزی پێشمەرگەی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ناوخۆی وڵات بووە بە باسێکی ڕۆژ و زۆربەی مێدیا فارسیەکان و سۆشیال مێدیا لەسەری دەدوێن و بووە بە سەرخەتی هەواڵەکان. موافق و مخالف هەر کامە لە ڕوانگەی جیاوازەوە شرۆڤێ دەکەن. تاکو ئەو کاتەش هێزی پێشمەرگە بەرەو ئەو دێ و جۆڵەیان نەکردووە. کاگ یەحیا دەڵێ ببڕوای من ڕۆیشتنەوەی هێزی پێشمەرگە گرێتراوە بۆ چەند خاڵەوە کە لە خوارەوە باسی دەکەم. یەکەم، ڕژێم لە وەزعێکدا بێت کە هەناسەکانی دوایی بکێشێ و خۆپێشاندانێکی خەڵک لە شارە گەورەکانی ئێران دەستی پێکرد بێت و ئاشکراوێت کە کۆماری ئیسلامی چیتر توانایی سەرکوتی نەماوە و جۆرێک لە دەسەڵاتی دووگانە دروست بووە. دووهەم، بە ئاشکرا لە نێو ڕێزی هێزەکانی کۆماری ئیسلامیدا لە بەریەکترازان و داڕمان دەستی پێکرد بێت و هێزی توکمە و سەرکوزگەری بەدەستەوە نەبابێت. سێهەم، ئەو کات حیزبەکان لە کوردستان بە پێ پلانی خۆیان پێشمەرگە بنێرنەوە نەک بە پێ پلان و بەرنامە و لە ژێر فەرمانی ئەمریکا کە هەر کات بیانەوێت. ئێستا کە پێکەوە قسە دەکەین هیچ کام لەم خاڵانە بە تەواوەتی بەدی نەهاتووە کەوایە چوونەوەی هێزی پێشمەرگە لەوانەیە یەکەم لە کوردستان کارەساتی مرۆیی بەدواوە بێ و دووهەم دەرفەت بدات بە کۆماری ئیسلامی کە تۆڵە لە خەڵکی کوردستان بکاتەوە و سێهەمیش ڕێگە خۆشبات بۆ ئەوەی بزووسنەوەی ڕەوا و پێشەنگی کوردستان لە بزووسنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران دژ بە کۆماری ئیسلامی داببڕێ. لە بەشێکی دیکەی من نووسراوەیەدا هاتووە ینی کاگ یەحیا نووسیویەتی لەسەر ویست و داخوازی خەڵکی کورد و خەڵکەکانی تریێران ئەمریکا و ئیسرائیل هێرشیان نەکردووەتە سەر کۆماری ئیسلامی. کورد و خەڵکی ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەرکام بۆ ئامانجی خۆیان دژ بە کۆماری ئیسلامی سەنگەریان گرتووە. کورد و هەر جەریانێکی تر لە ئێران دەبێت لە ناکۆکەی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی کەڵک وەربگرێت، بەڵام بە سیاسەت و استراتێژی خۆی کە ئامانجەکەی بە هێزکردنی بزووسنەوەی ڕزگاری بێ. گرنگەوەیە کە وریا بین نەبین بە هێزی بەردەستی ئەمریکا و ئیسرائیل و سبەی ڕۆژ ئەگەر ڕێبەری ئێران گڵۆپی سۆزی بۆ ترام هەڵکرد هەموو هێزەکەی بکشێنێتەوە و پشتی کورد بەربدا. ئەم مەترسیانە بە ئیحساسات و تەلەفۆنی ترام بۆ ئەموو ئەو وەڵام نادرێتەوە و هەر هەنگاوێک دەبێ لێکۆڵینەوەیەکی هۆشیارانەی لە پشت بێ و ئەوەڵ و ئاخرەکەی دیار بێت. دیارە هەر حرەکەتێک ڕیسکی تێدایە، بەڵام دەبێ ڕیسک بگاتە کەمترین ئاست. نابێ هیچ کات لە بیری بکەین ئەوەی وا ڕێنمایی جوڵاندنی هێزی پێشمەرگەیە بە ڕژەوەندە باڵاکانی خەڵکی کوردستانە و نەک هیچی. Zuri şorşine de şakene Baçake Lejre wala suram Surudi aşnabuna Vamruba düşmün dakhini Ruba düşmün dakhini Min malay Suri şorşine de şakene Zuri şorşine de şakene باچکه لجر وعلى صورم سرودي عشنبون وامرو بعدش من دخيني وبعدش من دخيني
مەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە مەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە مندم مەڵات سووری شۆڕشی نێدە شاکێنێ باچەکە لە ژێرە و هاڵە سوورم سرودی یاش نەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ بەرزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی بەرزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی منم مەڵا سووری شۆڕشی نێدە شاکێنێ من باچەکە لە ژێنەوە هاڵە سوورم سرودی یاش نەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ خۆش باوەڕترین و لە هەمان کاتدا مەترسیدارترین خەیاڵە لە نێو هەندێک لە جەریانە سیاسیەکان ئێران ئەو بیرۆکەیەکە لە ئاکامی بۆمب و موشکباران دموکراسی و مافی مرۆڤ بەدی دێت. وەک ئەوەی جەنگ کاری نەشتەرگەریەکی ورد و پاکیزەیە بۆ لەناوبردنی حکوومەتێکی فاسد و دیکتاتۆر و چاندنی دیموکراسیەکی هاوردەکراو. ئەزموونی عێراق لە ساڵی 2003 باشترین نمونەیە بۆ ڕەتکردنەوەی ئەم خەیاڵە. جەنگ ئەو کات بە ئیدعای بوونی چەکی کۆمەڵکۆش دەستی پێکرد. دواتر دیاری بووکەوە نەبووە. ئامانجی ڕاگەندراو هێنانی خۆشی و دیموکراسی بوو، بەڵام ئامانجەکە چی بوو؟ بە تەواوەتی داڕوخانی کۆمەڵگا. داگیرکاری، جەنگە فرقەیە خۆیناویەکان، سەر هەڵدانی داعش و تێکشکاندنی بنەڕەتی وڵاتێک. ئەمڕۆ عێراق لەکوێ دموکراسی وەستاوە؟ لە لیبیایش هەمان سێناریۆ دووبارە بوویەوە. مداخڵەی ناتۆ بە بەهانەی پشتیوانی لە خەڵک وڵاتەکەی کردە شانۆی جەنگی گروپە جیاوازەکان و بازاڕی کۆیلەفرۆشی. ئەمانە نە بەهەشتی ئازادی بەڵکو و دۆزەخی بۆ خەڵکەکانیان هێنا. دموکراسی کاڵایەکی هەناردەکراو نییە کە بە موشکی کروز و لە بەستەبەندی ناتۆدا بۆ وڵاتێک دابمەزرێ. دموکراسی پرۆسێکی ئاڵۆز و کادبەرە کە پێویستی بە دامەزراوە سازی لە یەکگرێدانی کۆمەڵایەتی، ئاگاداریە کولتوری و ئیرادەی کوێی خەڵکی سەرزەمینێکەیە. هیچ یەک لەم پێکاتانە بە بۆمب دروست ناکرێت. جەنگ تەنانەت ئەگەر بگاتە گۆڕینی دەسەڵات، سەرمایەی کۆمەڵایەتی و بنەڕەتی مادی مرۆیی دەسووتێنێت. هەمان شتانێکە بۆ بۆنیادنانی کۆمەلگایەکی ئازادی و دموکراتیک پێویستن. کەوایە ئەو خوشخەیاڵیە دەبێ وەلا بندرێ کە شەڕێکە لە ئارادایە ئەنجامەکەی دەگات بە دموکراسی لە ئێران. لە تەنیش خەیاڵی هێنانی دموکراسی بە بۆمب و موشک خەیاڵێکی دیکەش هەیە کە ڕەگوڕیشەی لە جۆرێک لە نژادپەرستی شاراوەدا هەیە. هەندێک لە سەڵتانەتخوازانی فاشیست بە سوکایەتی بە وڵاتانی تر دەڵێن ئێمە ئێرانیەکان لە عێراقیەکان، لیبیاییەکان، ئەفغانستانیەکان و عەرەبەکان جیاین. ئێمە قماشێکی جیاین. ئەم ئێرانی گەریە وە خۆ بەزلزانیە هەڵەیەکی گەورەیە، چۆن بە پێچەوانە بۆمب و موشک نژادپەرست نین، ئامرازی جەنگن. پێش ئەوەی دابەزێت لە مێژوو و شارستانیەتی کۆنی سەرزەمینێک ناپرسێت. وێرانی و کاولکاری زمانێکی جیهانی هەیە.
ئەوەی لە حەلەب و مووسڵ و تەرابلسدا ڕوویدا بە تەواوەتی چارەنووسی هەر وڵاتێکە کە لە ئەگەری جەنگە نیابەتیەکان و مداخەڵەی دەرەکی تێوەگلاوە. پشتبەستن بە ژنی باڵاتری ئاریایی و خوێنی پاکی ئاریایی لە جیاتی ئێرادەی نەتەوەیی ئاگاداریەکی کۆمەڵایەتی و بەشداری کۆی خەڵک ڕێک هەمان ئەو ڕێگایەکە فاشیزم لە سەدەی 20دا پێدا تێپەڕی و بە کارەسات کۆتاییش هات. ئەگەر قەرارە داهاتوویەکی جیاواز بۆ ئێران دروست بکرێت دەبێت لەسەر بنەمای ئەقلانیەت، ئەزمموی مێژوویی و بەرپرسیارەتی ئەخلاقی و ڕێکخراوی کۆمەڵایەتی بۆنیاد بنرێت، نەک لەسەر خەون و خەیاڵی پوچ و بێبنەما. دموکراسی لە ئاسمانەوە بە بۆمب نابارێت. دموکراسی لە ناخی کۆمەڵگەدا بە گفتوگۆ، وشیاری، تێکۆشانی مەدەنی و دروستکردنی دامەزراوە کۆمەڵایەتیەکان دروست دەکرێت. لەوانەیە ڕێگا سەخت بێت، بەڵام مرۆیی و مانادار و ڕزگاری بەخشە. لە نێو جەهەنەمی شەڕدا نیگەرانیەک ئاشکرایە. ژیان نەک لە سێبەری سەرکوتدا گەشە دەکات و نە لەژێر شریخەی بۆمب و موشەکدا بەردەوام دەبێت، بەڵکو و تووشی وەستان دەبێت. ئێستا یەکێک لە مەترسیەکان لە نێو بارانی بۆمب و موشەکدا زیاتر لە هەموو کەسێک زیندانی سیاسیەکان و خێزانەکانیان نیگەران دەکات و خوازیاری ئازادکردنی دەستبەجی زیندانیانن. لە جەنگی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران شاهێدی کوشتنی دەیان زیندانی و کارمەندی زیندانی ئەڤین بووین. ئەم نیگەرانیە ئەمڕۆ فراوانتر لەو جەنگەی پێشوو هەموو تاکەکانی کۆمەڵگای گرتووەتەوە. ئەمەش لەو کاتەدایەکە کۆمەڵگای ئێمە لەگەڵ کۆتایی هێنانی جەنگی 8 ساڵەی ئێران و عێراق جەنگێکە بۆ ڕژیمی ئیسلامی نەعمەت بوو. لەگەڵ قبولکردنی ئاگەربەز خۆمەینی بە خواردنی جامی ژەهر بە دەسوخەتی خۆی کوشتارێکی بەرفراوانی چەندین هەزار زیندانی لە هاوینی 67دا لە زیندانەکانی سەرانسەری ئێران ئیمزا کرد. هەزاران کەس لە زیندانەکاندا ئادام کران و بەرەو خاوەڕانەکانی ئێران ڕەوانەکران. هەروەها لە هەواڵەکاندا هاتبوو کە لە گەرمەی شەڕی ئەم جارەشدا بینای ئیدارەی زیندانی گەورەی تاران ئامانجی هێرشێکی هەوای قورس بوو کە زیانی بەرفراوانیشی پێگەیاندووە. پاژەم هێرشام زیندانیەکان لە بەندەکان دەرچوون، بەڵام بە هێرشی هێزە ئەمنیەت چەکدارەکان بە توندی سەرکوتیش کران.
لە هەواڵێکی کوردی دیکەدا هاتبوو سوپای پاسداران بەشێک لە زیندانیە سیاسیەکانی زیندانی ئەڤینی گواستووەتەوە بەبێ ئەوەی ئاشکرا بکرێت کام بەشی زیندانی سیاسیەکان و بۆ کام پایگا گوازراونەتەوە. ئەم هەواڵە نیگەرانیەکی جدی لە نێوان خێزانەکانی زیندانیە سیاسیەکان و تەواوی کۆمەلگای ئازادیخواز ئێران دروست کردووە، چونکە ئەمڕۆ لە زەنجیرە پرۆگرامەکانی هێرشی ئەمریکا و ئیسرائیل و موشک بەرانکردنی پایگا و قەرارگاکانی سوپای پاسداران نیگەرانیەکی زۆری سەبارەت بە چارەنووسی زیندانیەکان دروست کردووە. لە پاش جوڵانەوە کۆمەڵایەتیەکانی ئەم ساڵانەی دوایی و دەرکەوتنیان و بە تایبەت شەپۆلی بەرفراوانی دەست بەسەرکردنەکانی بەفرامبەری 1404 شاهدی ئەوە بوون کە هەزاران زیندانی سیاسی ژن و پیا و گەنج و پیر لە زیندانەکانی سەرانسەری ئێراندا هەن کە گیانیان لە مەترسیدایە. خێزانی زیندانی سیاسیەکان بە تایبەت لە ناوچە جەنگیەکاندا نیگەرانی ئازیزانی خۆیانن. خواستی ئازادکردنی بێمەرجی زیندانیەکان خواستێکی گشتی سەرجەم کۆمەلگایە. ئەم داخوازیە دەبێت لە ڕێگای جۆرە و جۆرەوە بەرز بکرێتەوە، پاڵپشتی لە نیگەرانی بنەماڵی زیندانیان بکرێ و کۆمەلگای ئیسلامی بە بەرپرسیارەتی ڕاستەوخۆی گیانی زیندانیان بناسرێت. شیریانی بخشندەی ماڵ و سال و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بێدا مێشکابێت ئەوزان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە ناگەینا دوایی دێن نەتاقیڕێت نادوری دێ سەرما و برسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان نافێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بەدەستن یەک بیر و هەستن تا سەرکەوتن ناواتن پارتیزانی شێری ژیانی بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری باڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی. کاگ عەقیل لە یادداشتێکی کووردا نووسیوێتی کاتێک دەڵێن جیهانی ئێرانیەکان جیاوازە و دیاسپۆرا لە ڕووی ئەخلاقیەوە ناتوانێت و نابێت بۆ ناوخۆ ڕێشوێن نیشاندات مەبەست ئەمڕۆ بوو. یەکێک لە ژێر بۆمبی چەند تۆنی و دەنگی ترسناکی بۆمباران و ترس لە داهاتووی نادیاردا شەو دەکات بە ڕۆژ کەچی ژمارەیەکی تر لە شەقامەکانی لەندەن و واشنگتۆن خەریکی شایی و سەماکردنن. زۆرترین تەسەوری ئەم کەسانە کە لە بەرەی سڵتەنەتخوازەکاندان لە شەڕی ئەمڕۆ تویتێکە کە دەیخوێننەوە یان هەواڵێکە کە دەیبینن، بەڵام کەسیان ناتوانێت لەمانای کارەساتی جەنگ تێبگات. نازانن بڕینی ئینتەرنێت و بێ هەواڵی چ مانایکی هەیە. نازانن نیگەرانی لە بڕینی درێژخایەنی ئاو و کارەبا داخستنی قوتابخانە و زانکۆکان بۆ منداڵەکان یانی چی. لە مەترسی ئەوەی کە هەر کاتێک ئەگەری هەیە هەڵەیەکی وەک قوتابخانەی منداڵانی مینا بڕوو بدات تێناگەن. نازانن دڵڕاوکێ بیستنی دەنگی ترسناک لە هەر تەقینەوەیکی دوور و نزیک نیگەرانمانەوە لە دوای لە خەوهەڵسان بێخەبەری لە ئازیزەکان بینینی وێرانەکانی جەنگ لە دەستدانی کار هەز بە ترس و نیگەرانی لە داهاتووی منداڵان ترس و نیگەرانی لەوەی کە بنەماکانی ژیان لە مەترسیدایە یانی چی. لە ترس و نیگەرانی ئەوەی کە کەی و چ کاتێک ئەم کابوسە کۆتایی پێدێت تێناگەن. سەماکەرانی شەقامەکانی لەندەن و واشنگتۆن چۆن کە تێناگەن دەتوانن سەما و شادی بکەن و قسە لە نەشتەرگەری و شێرپەنجە و شیمی دەرمانی و هەزار قسەی پوشی دیکە بکەن. بەڵام ئەگەر زەڕێک ئاگاداری و ئەخلاقی هەبووایە تێدەگەیشتکە لە پشتی ژووری نەشتەرگەری کەسانێک هەن کە چاوەڕوانن لانیکەم نیگەران دەبن. ئەمانە نیگەران نین چۆن وەک مەڕ دوای گەیشتن بە دوای گەیشتن بە دەسەڵاتی تاج و تەختێوەکەن کە لەسەر دەریای خوێن و فرمێز قرارە بەدی بێ. بەڵێ ئێمە لە جیهانێکی جیاوازدا ژیان دەکەین و لەم جیهانە مرۆڤ یاسایی دەنگیان نییە. لەم فەزایەدا کەمترین کارێک کە دەتوانرێت ئەنجام بدرێت بریتیە لە پاراستنی ئەخلاقی
ئینسانی چون ئەوەی کە دەیبینن لە بەرەی سەڵتەنەتخواست کارێکی دژ بە ئەخلاقە. بە هەمان ئەندازێکە ئامۆژگاریکردنێکی خەڵکێکە کە لە تەڵای دیکتاتۆرێکدا گرفتار بوون و دژ بە ئەخلاقیشن. شەندەشانی پیاوان هەستن هێنە ناوریزی خەبەر شەندەشانی پیاوان هەستن هێنە ناوریزی خەبەر ئێمەکەنی وەی کۆمەڵین وێنەی ماڵێکی هەرین لە کار و شۆڕ و سوڵتانکەی ژنانی تێکۆشەرین لە ڕێزاندار و گوڵخەتەر نەترسین و کۆمەنەر بەچی مەیدانە حازرین کارخانە و مەزرا و سەنگەر بەچی مەیدانە حازرین کارخانە و مەزرا و سەنگەر شەوشا هەستن باپەڕینە ئەی ژنانی گەشت وڵات شەندەشانی پیاوان هەستن بێنە ناوریزی خەبەر شەندەشانی پیاوان هەستن بێنە ناوریزی خەبەر ماڵاوایی لە ژیانی هاوڕێ فەتاح کەلهۆڕی. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادارکراین کە هاوڕێ فەتاح کەلهۆڕی ناسرا بە وەستا فەتاح پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی حەزبی کۆمۆنیستە ئێران بەهۆی نەخۆشی شێرپەنجە ڕۆژی 7 مانگی مارسی 2026 لە وڵاتی سوئێد ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ فەتاح لە بنەماڵێکی هەژار لە ساڵی 1957 لە گوندی داشتەمەڕ سەر بە شاری مەهاباد لەدایک بوو. بەهۆی هەژاری بنەماڵەکەی هەر لە منداڵیەوە ناچار بوو ڕوو بکاتە بازاڕی کار و بەم هۆیەوە لە خوێندن بێبەری کرا. لەم ڕووەوە هاوڕێ فەتاح لە ژیانی ڕۆژانەیەدا هەستی بە چەوسانەوە و هەڵاواردنی چینایەتی کرد و بەکردەوە بوو بە بەرهەڵستکاری ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە کە ڕەسمیەتی دەدا بەم چەشنە لە نایەکسانی. لەگەڵ سەرهەڵدانی ڕاپەڕینی جەماوەری دژی دەسەڵاتی پاشایەتی لە ساڵی 1357 لە ئێران وەستا فەتاح وەک لاوێکی تینووی ئازادی لەو ڕاپەڕینەدا بەشداری کرد و زۆری نەخایاند ژیانی سیاسی خۆی گرێدا بە کۆمەڵەوە و لە ساڵی 1359دا بە فەرمی بوو بە پێشمەرگە کۆمەڵە. لە ڕیزەکانی کۆمەڵەدا هاوڕێ فەتاح نەک تەنها وەک پێشمەرگێکی بوێر و لێهاتوو بەڵکو وەک کۆمۆنیستێکی وشیار و باوەڕمەند جێگای لە دڵی هاوڕێیان و هاوسەنگەرانیدا کردەوە و بوو بە خۆشەویستی جەماوەری خەڵک. هەر بۆیە متمانەی چەندین ئەرکی گرنگی حەزبی بەدەستهێنا و گەلێک مەسئولیەتی هەستیاری گرتە ئەستۆ. باوەڕی پتۆ بە خەڵکی کرێکار و هەژار خۆنەویستی و بە دەروەستبوون لە گۆڕەپانی خەباتی سیاسی و پێشمەرگانە وەفاداری بە ڕێبازی کۆمەڵە و پێشبەستن بەهێزی لە بنەهاتووی جەماوەر چەند نمونەیەکن لە کەسایەتی بەرزی هاوڕێ فەتاح کە ئەوی کردبوو کادرێکی خۆشەویستی ناوڕیزەکانی کۆمەڵە و کەسایەتێکی جێمتمانەی جەماوەری خەڵک. چەندین ئەندامی بنەماڵی هاوڕێ فەتاح چالاکی سیاسی بوون و سێ برای واتە هاوڕێیان کەریم، حوسێن و مەحیەدین لە مەیدانی خەباتی سیاسی و پێشمەرگانەدا بەداخەوە گیانیان لەدەستاوە. هاوڕێ فەتاح سەرنجام لە ساڵی 2008 ڕووی لە دەرەوەی وڵات کرد و لە وڵاتی سوئێد نیشتەجێ بوو. لە دەرەوەی وڵاتیش هاوڕێ فەتاح بە پێی هەلومەرجی ژیانی پەنابەری
بەردەوام بە پەرۆشی خەباتی سیاسی بوو و وەفادار بە ڕێبازی کۆمەڵەمایەوە و لە هیچ هەوڵ و تێکۆشانێک دریغی نەکرد. بەداخەوە ماوەیەک لەوە پێش پزیشکەکانی هاوڕێ فەتاح ئاگاداریان کردەوە کە گیرۆزەی نەخۆشی شێرپەنجەیە. هەوڵی بەردەوامی پزیشکەکان بۆ چارەسەری ئەم نەخۆشیە بەیاکام مایەوە و سەرنجام ئەم هاوڕێ خۆشەویست و دڵسۆزە ڕۆژی 7 مانگی مارسی 2026 دڵە گەورەکەی لە لێدان کەوت و مەرگی مۆدای نەدا دوا ڕۆژی ئازادی ببینێت. بە دڵنیاییەوە یاد و بیرەوەریەکانی هاوڕێ فەتاح لە داهاتووی ڕزگاری لە چەوسانەوە لەلایەن هەزاران پەیڕەوی ڕێگا و ڕێبازی هاوڕێ فەتاح بەرز ڕادەگیرێت و بە پێزانینەوە یادی زەحمەت و تێکۆشەکانی دەکرێتەوە. ئێمەش لەلایەن سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە بیرەوەری و یادی ئەم هاوڕێ خۆشەویستەمان زیند و ڕادەگرین و بەو پەڕی ئەمەگناسیەوە چاو لە زەحمەت و دڵسۆزیەکانی دەکەین. هەر لێرەشەوە هاوخەمی خۆمان لەگەڵ سەرجەم بنەماڵی ئازیزی هاوڕێ فەتاح ڕادەگەینین، بە تایبەت هاوژینی کاک فەتاح هاوڕێ ئاڵتون کەریمی و منداڵەکانی پەیام و پەیمان و برای ئازیزی هاوڕێ محەممەد کەلهۆڕی. یادی ئازیزی هاوڕێ فەتاح کەلهۆڕی ناسرا بە وەستا فەتاح بەرز و بەڕێز و پیرۆز بێت. بەداخ و پەژارێکی زۆرەوە هەواڵی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ عەلی مەحموودی ناسرا بە عوسمان یەکێک لە ڕوخسارە دڵسۆز و خەباتکارەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بە ئاگاداری هاوڕێیان دۆستان و ناساویان دەگەینی. هاوڕێ عوسمان ساڵی 1348 لە بنەماڵێکی هەژار و زەحمەتکێش لە گوندی دادانەی کەمانگەر چاوی بە دنیا هەڵێنا. هێشتا تەمەنی لە 8 ساڵ تێپەڕی نەکردبوو کە باوکی کۆشی دوایی کرد و ناچار بوو هەر لە تەمەنی منداڵیەوە ئەرکی قورسی ژیان بگرێتە ئەستۆ. هەر لەو تەمەنەوە ئازاری کار و چۆسانەوەی چێشت و هەر ئەمەش بوو بە هەوێنی گەشەکردنی ئاواتی ئازادی لە ناخیدا. لەگەڵ دەستپێکردنی خەواتی سیاسی دوای شۆڕشی 57 ئەویش وەک زۆرێک لە هاوتەمەنەکانی ڕێگای خەبات بۆ ئازادی و یەکسانی لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانی هەڵبژارد. هاوڕێ عوسمان هەمیشە دۆست و هاوڕێ پێشمەرگەکان بوو. لە ناو هاوڕێیانیدا بەڕاستگۆیی میهرەبانی و وەفاداربوون بە ئامانجەکانی دەناسرا. هاوڕێ عوسمان ساڵی 1366 لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە دەست بەسەر کرا و دوای تەحەمموڵکردنی ئازار و ئەشکەنجەیەکی زۆر ئازاد کرا. دواتر بۆ ماوەیەک بە نهێنی ژیا، بەڵام دووبارە شوێنی حەشارگەکەی ئاشکرا بوو دەستگیر کرایەوە. دوای 8 بۆ 9 مانگ ئەشکەنجە و لێپێچینەوەی سەخت سزای 2 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. تەنانەت دوای ئازادبوونیشی سەرەڕای هەموو سەختیەکانی ژیان هەروە بە ئامانجە یەکسانی خوازەکانی وەفادار مایەوە و بە وردی چاودێری هەواڵی خەبات و ناڕزایەتیەکانی خەڵکی دەکرد. زۆر بەداخەوە سەرنجامە ڕۆژی هەینی 15 ڕەشەمە دڵە گەورەکەی کە لێوان لێو بوو لە ئەشق و خۆشەویستی بۆ ئازادی و ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان لە لێدان کەوت و هەمومانی خستە ناو خەم و پەژارێکی کوڵەوە. ئێمەش لەلایەن سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە یاد و ناوی ئەم هاوڕێ تێکۆشەرە بەرز ڕادەگرین و سەرخۆشی دەکەین لە بنەماڵە جگەرگۆشەکانی و دۆستان و تەواوی هاوسەنگەرانی. یادی ئازیزی بەرز و بەڕێز و پیرۆز بێت. بەداخ و کەسەرێکی زۆرەوە هەواڵی ماڵاوایی بەڕێز ساڵاح موسلم تێکۆشەری ماندووینە ناس سیاسەتمەداری دیار و هاوسەرۆکی پێشووی پارتی یەکێتی دموکراتیکمان پێگەیشت. ساڵاح موسلم تەنها سەرکردەیەک نەبوو، بەڵکو دەنگی ڕەوای گەلێکی شەوساوە و ستەملێکراو بوو لە هەموو مەیدانەکانی خەباتی ئەو گەلەدا. ئەو تەمەنی خۆی لە پێناو وەدیهێنانی مافەڕەواکانی خەڵکی کورد و بۆنیادنانی سیستەمێکی خۆبەڕێوەبەری دموکراتیک لە ڕۆژاوای کوردستان تەرخان کرد. لەو ڕۆژانەی کە هێزی کۆنەپەرستی داعش هەڕەشەیەکی گەورە بوو بۆ سەرمرۆڤایەتی، ئەو یەکێک بوو لەو ڕابڕانەیە کە بە لێهاتووی و ئێرادێکی پۆڵاینەوە ڕۆڵی سەرەکی گێڕاو لە بەجیهانیکردنی پشتیوانی لە بەرگری کۆبانی و بزوستنەوەی ڕۆژاوا بەگشتی.
ساڵح موسلم هەر لە سەرەتای گەنجیەوە وەک ئەندازیارێک و دواتر وەک کەسایەتیەکی سیاسی لە دژی ستەم و سەرەڕۆی ڕژیمی باسی سووریا وەستایەوە و چەندین جار ڕوبەڕووی گرتن و شکنجە بووە. ئەوە ڕۆڵێکی کاریگەر و مێژووی گێڕا لە دامەزراندنی پارتی یەکێتی دموکراتیک و چەسپاندنی پێکەوە ژیانی ئاشتیانە و خەباتکارانەی جەماوەری خەڵکی هاوچارەنووس لە سووریادا. بەڕێز ساڵح موسلم نەک هەر لە چالاکی نێونەتەوەی بۆ ڕاکێشانی پشتیوانی جیهانی بۆ بزوستنەوەی ڕۆژاوا دەوری سەرەکی بینی، بەڵکو لە هەمان کاتدا بەکردەوە هاوسەنگەری ڕۆڵەی گیانبەختکردووی واتە شێروان موسلم لە سەنگەری بەرگریدا بوو. ئێمە بەم بۆنەوە وێ ڕای دەربڕینی خەم و پەژارێک قوڵی خۆمان سەرخۆشی لە بنەماڵی بەڕێزیان هاوسەنگەرانی لە ڕۆژاوی کوردستان و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەگەین. بێگومان لە دەستانی ئەم کەسایەتیە لەم هەلو مەرجە هەستیارەی ناوچەکەدا خەسارێکی گەورەیە، بەڵام وانەکانی ژیانی پڕ لە خەبات، فیداکاری و کۆڵنەدانی ئەو چرای ڕێگای تێکۆشانی ڕێبازی ئازادی و یەکسانی دەبێت. یادی عزیزی بەرز و ڕێگای پڕێبوار بێت. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتنە کۆسایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەری بەرنامەکەمان بوون. بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆچوونەکانی خۆتان بۆمان باس بکەن. جارێکی تر سپاس و ماڵەوە.